بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە خزمەتانە باس لە بابەتێک دەکەین کە تایبەتە بە قودوە و پێشەنگی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێی ئەوترێ القدوة الحسنة أو أسوة الحسنة کەواتایان لە یەکەوە نزیکە قودوەی حەسەنە و ئوسوەی حەسەنە کە لە پێغەمبەری خوا هەبووە صلی الله عليه وسلم. خوای گەورە لە قورئانی پیرۆزە خۆی بۆمان باس دەکا کە ئەفەرمێ ولقد كان لكم في رسول الله أسوة حسنة. بالتأكيد لجياني پیغمبری خوا صلى الله عليه وسلم پێشەنگی هەبووە لە ژیانی پیغمبری خوادا صلى الله عليه وسلم. جا لە کتابی نظرة النعیم لە جەڵدی 2 لاپەڕی 351دا باز لە ئەسڵی قودوەی حەسەنە ئەکرێ کە پێم خۆشە کە باسی ئەوە بکەم. ئەسڵ و بنەمای قودوەی حەسەنە لە 3 دانە پێک هاتووە. یەکێک لەوانە ئیسلاح و سەلاحە. ئیسلاح واتە چاکەخوازی، واتە بەرەو پێشچوون و ئاشتی و چاکەخوازی لەگەڵ مرۆڤایەتی لەگەڵ هەموو بوونەوەرەکانی سەرزەویە کە ئەمە یەکێکە لە ئەسڵی کەسێک کە پێی ئەوترێ قودوەی حەسەنە پێشەنگ بێت. جا بۆیە ئەم پێشەنگیە کە ئیسلاح و چاکەخوازیە کە بە شەرت و مەرج و ئەسڵی یەکەم دایان ناوە، ئەمە لە خودی پێغەمبەری خوا هەبووە صلی الله عليه وسلم کە ئیسلاح بووە، چاکەخواز بووە. یەکەم جار کە پێی ناشاری مەدینە یەکەم ئیشێک لە دوای دروستکردنی مزگەوت کە کردی ئەوە بوو ئاشتی خستە نێوان هەموو تیرە و تایافەکان و ئەوس و خەزرەجەوە. بۆیە ئیسلاح و چاکەخوازی کە سیفەتێکی سەرەکیە کە هەبێ لە کەسی پێشەوە و لە کەسی کە پێشەنگ بێت لە خودی پێغەمبەری خوا هەبووە صلی الله عليه وسلم کە ئیسلاح و چاکەخوازی بووە بە تایبەتی لە نێوان هەموو مرۆڤەکانە بەبێ جیاوازی. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاکەخواز بووە لە بینی حتا بێبڕواکانیشە، لە بینی ئەو قەبائیلانە کە مسلمانیش نەبوون، ئەمجا بە تایبەتیش لە بینی مسلمانان و حتا هاتە خوارەوە بۆ ناو هەموو عایلەکان، ناو خێزانەکانیشە بووە پێشەنگ بۆ چاکەخوازی. دووهەم سیفەت کە باس ئەکرێت لە قودوەی حەسەنە لە ئەسڵایە کە وتمان لە کتێبی نەزرەة النەعیمە باسیەکەن ئەفەرمێ حسن الخلق، خولق جوانی. ئەمەش لە خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێشەنگ بووەتیایە بووە، زۆر بەرجەستە بووە. حتا پرسیاریان کردووە لە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ فەرمیانە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا چۆن بووە صلی الله عليه وسلم. فەرمیدی کانە خولق القورئان، قورئان بووە. ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانێک بووە بەسەر زەویە هەر ڕۆشتووە هەمووی جێبەجێ کردووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو ئەخلاقە جوانانەی کە هەیبووە کە حەقە بێتە پێشەنگ بۆ ئێمە کە هیچ کاتێک لە ژیانیە عیبی لە خواردن نەگرتووە، کە ئەمە بەشێکە لە ئەخلاق جوانی لەوەی کە مرۆڤ بتوانێت خواردنەی کە دەیەنە بەردەسی وەکو پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ قەت عیبەی نەگرتووە لە خواردن. ئەگەر بۆیان هێنا بێ بەدڵی بوو بێ خواردوێتی، بەدڵیشی نەبوو بێت ڕۆشتە دواوە و هیچ کاتێک ناشکوری نەکردووە. وە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێشەنگە و ئوسوەی حەسەنەیە صادق الأمين بووە، یعنی بۆ بەناوبانگ بووە کە ئەم مرۆڤە کە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم صادق بووە، ڕازگۆ بوو، ئەمینیش بووە. حتا جوولەکەکان هاتوون ئەمانەتیان هێناوەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەیان داناوە، کەواتە ئەمە لەو پەڕی بەرزیەتی ئەخلاقە کە لە خودی شخصیەتی پێغەمبەری خوا هەبووە صلی الله عليه وسلم. لە سێهەم بنەماکانی ئەسڵی قودوەی حەسەنە کەسێک کە پێشەنگ بێت ئەوەیە کە موافقەی قەول و عەمەل بێت، کە ئەمە بەڕاستی لە کاتێ بە کەسێک ئەوترێ قودوەی حەسەنە و پێشەنگ بێت یا بڵێن سەرکردە بێ ئەبێ ئەو قسەی کە ئیکە لەگەڵ عەمەلەکەیە وەکو یەک وابێ. بۆیە خوای گەورەش خۆی لۆمەی ئەو کاسانەیە کە فەرمی ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون، بۆ شتێک ئەڵێن و پاشان ئێوە جێبەجێ ناکەن. بۆیە ئەم سیفەتە لە پێغەمبەری خوا هەبووە صلی الله عليه وسلم کە قەول و قسەی وەکو یەک وابوو. بۆ نمونە لە دروستکردنی مزگەوتی مەدینە خۆی یەکێک بۆ لەو کەسانی کە خشتی هەڵگرتو هێناوێتی مزگەوتەکەی پێ دروست کراوە. بۆ نمونە لە شەڕی خەندەق کاتێک کە هەڵکەندراوە ئەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان هاتن ناوتیان برسیمانە ئێمە چی بکەین؟
هەموو سەحابەکان سکیان هەڵدایە و بەردێکی پێ بوو ئەو سکی مبارەکی هەڵداوە چەندێک دوو بەردی پێ بوو یعنی لەوەی کە بە خەڵکی وتوە سەبرت هەبێ لەسەر برسێتی خۆی سەبری گرتووە پاشان لە شەڕەکانە کاتێک کە بە خەڵکی وتوە جیهاد هەیە و دیفاعن لە دینی ئیسلام بکەن پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی یەکێک بووە لەو پێشەنگانی کە لە پێشەوەی شەڕەکانە بووە و دیفاعی کردووە حتا تیر بەر زۆرێک لە لاشەی کەوتووە بە تایبەتی بەردیانی مبارەکی کەوتووە و تیا شەید بووە بۆیە بەڕاستی ئێمە دەبێ قودوەی حەسەنەمان و ئوسوەی حەسەنەمان وەربگرین لە پێشەنگمان بێت پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا وەکو بتوانین وەکو ئەو وابین بە شوێن پێکانی ئەوە بڕۆین هەتا وەکو لە ڕۆژی لەم دنیا سەرفراز بین لە ڕۆژی قیامەتیشا هاوڵی پیاغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم خوای گەورە ئێمە و ئێوەش بکاتە شوێنکەوتوی رسول الله صلی الله عليه وسلم وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله